من لم سرم بابەتانە بەگشتی دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەڵوێستی وڵاتانی ئەوروپا ئەم شەڕێکە لە نێوان بەری ئەمریکا ئیسرائیل و ئێران هەڵگیرساوە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز دکتۆر سامان شاڵی شارەزا لە سیاسەتی نێودوڵەتی لێرە لەگەڵما دکتۆر زۆر بەخێربەی. بەگشتی وێنە گەورەکە لای تۆ چۆنی دەبینی ئەمەی کە ئێستا ڕووی داوە بۆچی لەم کات و ساتەدا لەم کاتە هەستیارەدا کاتێک کە باس لە گۆڕینی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات دوای ڕوخانی حکوومەتەکەی ئەسەد ئەو ڕووداوانی لە 7 ئۆکتۆبرەوە ڕوویدا ئێستا ئێران طبعا ئەوان ئەزانن کە ئێران دوای شەڕی 12 ڕۆژە کە کرا ئێران دەورێکی ئەساسی هەبوو لە ناوچەکە تەسیری هەیە لەسەر عێراق لەسەر سووریا لەسەر لوبنان لەسەر حوثیەکان یعنی و تهدیدێکی وجودی هەیە وەکو ئیسرائیلەکان خواڵنەوە تهدیدێکی وجودیە بۆ ئێمە وەزانیان لەو حربا قووەتی ئێران چەنە و زوعفی خۆشیان چییە ئێرانیش زانی مەقدەرەتی هەردوو لا چەنە طبعا وەکو بەحسەکرێ چۆنەڵێ نەخشەی ڕۆژهەڵاتی تازە لەسەر سێ بنەما یەکەم قەزەی ئیستیسماراتە منتیقەکە و ئیستیسماراتی ئەوە کە دوورخستنەوەی هەیمنەی سین و رووسیا لەسەر ناوچەکە مەسەلەی ئارامی و ئاشتیە مەسەلەی تەطبیعی ئیبراهیمیە ئەم سێ بڕیارەیە کە ئەبێ ئیشی لەسەرەکەن ئەمەی کە ڕوویە لە ئێستا کە ئەم تەسعیدەی کە کرا گەشتە لووتکەیە کە گەڕانەوەی تیانە ئەم شەڕا بەڵام دوو بۆچین هەیە لە بینی بۆچوونی نەتەنیاهۆ لەگەڵ ترامپە نەتەنیاهۆ ڕێجیمەکە بگۆڕێت بەڵام ترامپ شەرتەکانی دانا ئەو سێ شەرتە ئەساسیەی کە تەخسیب نابێمێنێت و چەکینەوەی هەمووی نەمێنێت مەسلەی بالیستەکانی نەمێنێت لە ئەزروعەکانی ئەو قۆڵانەی کە هەیەی لە ناوچەکە هەمووی پاڵپشتیان نەمێنێت ئەمە سیانەکەیەتی بەڵام وردە بەم شەڕێکە ئێران فراوانی کرد لە ناوچەکە ئەیویست بەم زەختەی کە ئەیکات شەڕەکە بەشێکم بە زووترین کاتیش بوەستێت بەڵام کوشتنی خامنەئی معادلەکەی تعقید کرد هێنایەوە ئێستا ئێران زەرباتایشێ بە هەموو لایەکە چۆن ئەو هاوکێشەیە گۆڕدرا لە دوای کوژرانی خامنەیەوە چی لە هاوکێشە سیاسیەکانی گۆڕی ئەمڕۆ داوە تونگتری کردەوە چونکە ئەوان دەوڵەتێکی عقایدین 47 ساڵە حکومەکەن ئەوەی کە لە بڵین لە 79 لە دایک بووە تاکو سا عمری 47 ساڵە ئەمانەی ئەم گەنجەی کە ئێستا و حکومە بن تقریبا و شەڕی بۆکەن هەمووی لەو چۆنەڵێ لەو ژینگە گەورە بوون ژینگەیەکی عقائدی تڕ یعنی بەهێز هەمویان ناتەبان خەڵکی هەر لە ناو فارسەکە دوو جەب هەیە ئەمە کوردەمە بەلوژە ئەمە ئازەریەکان ئەمان نەتەوە عەرابیش هەیە لەولاوە ئەمانە هەمویان بەو تون و توڕێنین بەڵام قورسایەکەی حرەسی سەوری هەموو لەم جەماعەتە کە پێگەن ئەو گۆڕانەی کە کرا ئێستا بەحس کرێگەر سەیری لێدانەکانی ئیسرائیل و ئەمریکا لەسەر ئێران چییە زەربە ئەیە لە قاعدەکانیان مەتارەکانیان جەیشەکانە مەسلەی هینی حکوومیەکانە قیادەکانیانە معاملی درۆن و سلاحی بالیستیە بەڵام بالمقابل ئێران لە چی ئەیە نۆکو هەروتی لە پێشەوە لە قاعدە عەسکەریەکانێم لە ناوچەن لە ئابوووریەکانی ژەیە کە کەوتە سەر ئابووری مەترسانی مەساڵحی دەوڵەتەکانی کەش هەموو لەو منتیقایە باشە دکتۆر ئاماژەت بە بەرژەوەندی دەوڵەتانی تر کرد ئەگەر باسی ئەوروپا بکەین هەر ئێستا دەگوترێت کە فەڕەنسا ئیتالیا و یۆنان و ئیتالیا ئەیانەوێت کە هێز بنێرنە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەم بڵاوەی هێزە چۆن دەبینی ئایا ئەکرێت هاوپەیمانەتێکی نێودوڵەتی بەهێز لە دژی ئێران دروست بێت بۆ نمونە ڕێگەی داوە کە بنکە ئاسمانیەکانی فەڕەنسا بۆ شەڕی دژ بە ئێران لەلایەن ئەمریکا و بەکاربێنێت ئیسپانیاش بە هەمان شێوە ئەو هەوڵجار کە لێرە خەڵک تەعاتوفیە بوو لەگەڵ ئێرانە بەڵام نەتیجەی ئەم شەرفراوانە ئەم لێدانانەی کە وەکو بەحسم کرد لەم هەموو دەوڵەتانەی خەلیج و بە عێراقیشەوە بە قوبڕسەوە لە تورکایە لە ئازەربایجانە هەر پاکستان ماوە لێنا قاعدەی عەسکەری لێیە ئەمانە هەموو ئەمە تۆ شەڕی چی وجودی ئەکات ئێستا یەکێکە خینچێت دەزەبا بۆ پوشێکیش ئەی با لەگەڵ خۆیان بۆ ناوە ئێستا ئەمان شەڕی
بە ئاسمان ناکرێ بێ هێزی ئەرزی بێ هیچ لە هیچ شەڕێکە لە عالەمە بێ هێزی پیادە لەسەر ئەرز ناگۆڕێت و ئێشتان قیادەیەکی ڕوون نەبووتەوە چێ قیادەی ئەمە ئەکات ئەوە یەک دوو گۆڕانیش لەوانەیە انقلابە ببێ لە ناو خۆیان لە ناو جێیشە نەوەکو سپای پاسداران بەڵام لە ناوانەیە لە ناو جێشە جێشی شەرماوە تێگەی لە ناو خۆیانە ئەوە هەمووی ئەگەر دابرێت. باشە دکتۆر ئاماژەت بە وڵاتانی عەرەبی کردووە وڵاتانی کە ئاماژەت پێکۆگو تورکیا و ئازەربایجان کە هێرشی کراوەتە سەر هەرچەندە ئێران ڕاستەوخۆ ئاماژەی بەوە کرد وڵاتانی عەرەبی کردوتە ئامانج لەبەرەوەی پارێزەری بەرژەوەندیەکانی ئەمریکان بەڵام خۆی بێبەری کرد لە هێرشی سەر تورکیا و ئازەربایجان بۆچی ئەمەی کرد ئایا ئەترسێت هێرشی سەر هاوپەیمانێتکی ناتۆ بکات یا بەرامبەر بە ئازەربایجانی هاوپەیمانی کە کۆمەڵێک استراتیژی هاوبەشێوەیەکەوە زۆر بەحسەکرێ بۆ لەمانەیە لەوانە دووشت هەیە ئایا دەوڵەتە عەرەبەکان ئیمکانێت و ئەوانەیە دیفاع لە خۆیان بکەن جەماعەتێک ناورن ترسن بەرامبەر ئێران بۆستنەوە یان ئێران لەم دەوڵەتانە ترسن لە تورکیا ئازەربایجان لەگەڵ پاکستان کە گەورەترین قاعدەی عسکەری لە ئەنجەلیکا نەوەویشە نەوەکو هەرینشە نەوەویشە و ساڕوخەکەی لیا و احتیزارات هاتۆتەوە لە ژێرەوە بۆ چونکە لێدانی دەوڵەتێکی ناتۆ یعنی مادەی 5 شەر لەگەڵ هەموو ناتۆەکەی یعنی هەموو ئیسا دەوڵەتەکانی کە هاتوونەتە ناوە بەشێکی گەورن لە ناتۆ دەوڵەتانێک کە ناوبرد فەرەنسا بەریتانیش لە سەرخەتا ئوسترالیا دێشی نارد کەنەدا ئەڵێ ئێمە ناو شەڕەکەەوە کەواتە بێ ئەوەی شعورکەی تەماشاکەی چۆنەڵێ کۆلیشنێک دروست بووە لە تەحالوفێک دروست بووە دەولی وردە خەریکە بەهێزە بێت بۆ پشتگیری ئەم شەڕە کەواتە ئێران شەڕێکی پێکرێ بەرامبەر ئەم هەموو دەوڵەتانە بەڵام ئەبێ قیادەیەک هەبێت ئەو قیادەیە دروست ببێت ئیسا مەسەڵەن کە ئەڵەن کورد بەشێکە لەوەی کە بڵاوێکەنەوە کوردی ڕۆژهەڵات مافی خۆیەتی کە بچێت دیفاع لە خەڵکەکەی خۆی بکە یعنی ئەوە حەقێکی دەستوریە هەندستانە عەرەبەکانیش لە خوارەوە ئازیریەکان بەلوژەکان ئەوانەش لەوانەیە هەمووی هەستن. بەڵێ دکتۆر ئاماژەت بە وڵاتانی هاوپەیمانی ئەمریکا کرد بە تایبەتی ئەوروپا بەڵام کۆمەڵێک دۆست و هاوپەیمانی وەهمی ئێران هەن وەکو رووسیا و چین کە لە زۆربەی کاتەکاندا هێرشێکی لەم شێوازەیە شەڕێکی درێژماوە لەم شێوازە هەبێت هەڵوێستێکی ئەوتۆ ڕوونیان نەبووە رووسیا ئەڵێت بە فەرمی هێشتا ئێران داوای لێمان نەکردووە کە بچینە هاوکاری سەربازی بکەین ئەمانە چۆن دەبینی ئایا ئەمانیش پشتی ئێران بەردەدەن و ئێران بەتەنیا دەمێنێتەوە لە نێوگۆڕۆپانەکە بەرژەوەندی ئەوان لەگەڵ ئەمریکا وڵاتانی دیکە بە شێوازێکی دیکە دادەڕێژرێتەوە هەموو وڵاتێک سەیری مەسلحەی خۆیەکە یعنی ئەم شەڕە هەر شەڕی ئەوە نییە کە ئێران لابن و مەترسی هەیە و لە شەڕی ئابووریشە ئەم منطقەیەکی وزەی عالەمیە سەیی بیستی نەوتی عالەم لە هورموزەوە ڕوات سەیی چلی ئەو بیستە سینەی کرێت هەندێک کرێت لەو سەیی چلەی کە سینێکری سەی 15 لە ئێرانەوەیەت تۆ کە سەیتەرە و کردە سەر وزا لەو ناوچەیە تۆ سەیتەرە کردە سەر ئابووری ململانەی سین کەمەکەیتەوە کە بەهێزە سین لە 48ەوە داخلی هیچ حربێک نەبووە بەس بە اقتصاد سەیتەرەی کردوتە سەر عالەم لەبەر ئەوە سین مەسلحەتی خۆی ناکە بە قوربانی ئێران کە هاتە سەر بەرژەوەندەکان وارووا رووسیاش خۆی لە مشکلەیەکی گەورەیە لەسەر ئۆکرانیا لەبەر ئەوە ئەبێ بزانن ئەم دەوڵەتانە لەوانەیە لە ئەمەی متحیدە بچنە ئەنجومەنی ئاسایش قسە بکرێ بەڵام ئەمەی متحیدە دەوری نەماوە زۆر باشە دکتۆر زۆر جار دەگوترێت با پێش ڕووداوەکان نەکەوین و پێشبێنی کۆتایی هاتنی شەڕ لەوانەیە پێشبێنیکی دروست نەبێت بەڵام ئەمڕۆ بەرپرسی سیاسەتی دەرەوە یەکێتی ئەوروپاوتی ئەو شەڕی کە ئێستا هەڵگیرساوە ئابووری جیهانی خسۆتە مەترسیەوە ئەم بە خازانجی رووسیایە پێت وایە کارتی ئابووری کارتێک بێت کە یەکێک لە ئەگەرەکان بێت بۆ کۆتایی پێهێنان بە شەڕەکە یا ئەوەی کە نێوەندگیریەک بکرێت بۆی کە ئابووری دنیا زەرمەند نەبێت لەم ئاڵۆزیانێکە هەیە هیچ دەوڵەتێک نهاتوتە پێشەوە بۆ هاونگیری هەر قسەیە کەس ئێستا لەم زروفا نە ئێران کە قیادەکەی بەدەست لاریجانیوەیە بە حقیقت و نە ئەمریکاش ئامادەن لەم زروفە قورساکە بێت ئەبێ خراپتر بێ قورستر بێ چرتر بێتەوە اینجا وردەوردەکە دەرکەوە ئەبێ لەم شەڕازر یەک لازەربەیەکی بەهێز بخوات اینجا وەزعەکە بەرەو چێڕە بەرەوەی کە دەوڵەتانی دنیا بێتە سەرخەتوانە رووسیا هەر ئەوەنەی زیاکە نەوتی زیاکرد بۆ سین و بۆ هند
کە ئەم خەتی لێ ببڕێ ئەو ئەفرۆشە ئەوە براوە نابێت لە یەکەم چونکە عیلاقاتی لەگەڵ ئەوروپا تێکچووە ئەو عیلاقاتانە ئەوێ ئەو شەڕە بوەستێن ئەو شەڕێکە زۆر کەوتووە لەسەری یعنی خۆر شەڕ نییە لەسەر ئەوروپا لەسەر ئەویش کەوتووە لەبەرەوە مەسلحەتی رووسیاشە گەر ئەم شەڕە بوەستێ و شەڕەکەی خۆشی بوەستێت لەبەر ئەوە پێویستە ئەم جیهاتانەی کە ئێستا هاتوونەتە سەر وردە وردە یان چارەسەرێکی بە پەلەب دۆزنەوە یان زڕبەیەکی بە قووەتی لێبرێن بۆ ئەوەی گۆڕانەکە بێتە دیەوە وەڵام سەیری عێراقیشکە لە بینێم دەوڵەتە عەرەبیان لە هەردوو لاوە لێرێت لە هەردوو لاوە لەکوێ هاوکێشەکانە لە ناوڕاستیا چکە عێراق نە سیادەی هەیە نەتوانێت هەیە سەیترە بکاتە سەر میلیشیاکانی خۆی کە ڕۆژانە ئەیبینی بە هجوومەکەنە سەر هەرێمی کوردستان لە هیچ وەختەکانەی توانیوە لەبەر ئەوە عێراق وەکو چۆنەڵێ سیرکەرێکە لەم بینە هەر ئیدانەی ئەوەی کارێمی کوردستان بەسەریا ئیدانەی نەکردووە یعنی ئەوە کێشەیەکی گەورەی ناوخۆیە ئەنەوێ هەرێمی کوردستان ڕاکێشن بۆ معادلەیە بۆ عوزرێ بێ زیاتر لیانن هەرێمی کوردستان سیاسەتێکی حەکیمانەی هەیە و تەماشاکەی هەموو قیاداتی کوردی و سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێمی کوردستان بەڕوونی ئەڵێ ئێمە بەشێکی نین لەم کێشەیە ئێمە ئەمانەوە ئەمن و ئاسایشی هەرێمەکەمان ڕابگرین بۆ ئەوەی نەکەوینەم ئەم حربەوە حربی ئێمە نییە. زۆر باشە سپاس دەکەم دکتۆر سامان شاڵی شارەزای سیاسەتی نێودوڵەتی زۆر سپاس کە لەم ڕۆماڵە تایبەتەوە لەگەڵمان بووی زۆر سپاس.